بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵاه کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نوری چاو و تازی سەرمان محەممەد الموستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم ئازیزانم، خۆشحاڵم لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتمەوە بە ئێوەی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆ کەس بە ئیزنی ئەڵڵای باسی نەخۆشیی تری دڵ دەکەین کە نەخۆشیێکی زۆر خەتەر کە بەڕاستی مانعی ئەوەیە کە ئەم دڵە پاک ببتەوە، مانعی ئەوەیە کە ئەم دڵە تام و لەزەت لە عیبادەت و ناسینی خوای گەورە بکە، و مانعی ئەوەیە کە بەڕاستی نوری خوای گەورەی بستێ، ئەویش هەڵگرتنی عقد و بغز بەرامبەر موسڵمانان. سبحان الله، بەڕاستی نەخۆشیێکی خەتەرە، بەڕاستی حەیفە ئەو دڵە پاکەی کە خوای گەورە دایتێت و دڵێکی پاک بێگەرد خاوێن ئەتو پڕی بکەی لە عقد و بغز، الله پڕی بکەی لە قی، پڕی بکەی لە چینە، پڕی بکەی لە ڕگم لێبوونەوەی موسڵمانان. بەڕاستی شتێکی خەتەرە، دەزانی یعنی بەڕاستی جارێ پێش هەموو شتێک هەر ساحێبەکەی وێران دەکە، هەر بەخۆی وێران دەبی. وەڵڵا تووشی قوڕعی مەعیدەی دەکا، وەڵا تووشی دڵتوندی دەکا، وەڵا تووشی خەوڕۆیشتنەی دەکا، تووشی سەد دەرد و بەڵای دەکا، چونکە ئەو بغوزە دەیخوا خۆی دەخواتەوە کە ساحێبەکەی دەکوژیتن. وەڵڵا ئەتو ڕکل لە من دەبتەوە خۆ چ ئاگام لێ نییە، بەس بە خۆت دەمری پێ. وەڵڵا بە خۆت بەو ڕقد و بغز و عەداوەتەی کە لە دڵدا وەڵڵا خۆت وێران دەکەی. دوێ خەوای گەورە دەفەرمێ موتوا بغەیظیکم، دەبمرن بەو ڕق و قینەی کە لە دڵتانە بەرامبەر موسڵمانەکان خوا ڕوو لە کافرەکان دەکا. کەواتە بەڕاستی ئەو غەیظە، ئەو عەقد و بغزە خۆت وێران دەکە پێش ئەوەی کابرا بزانیتن کە ئەتۆ ڕکل لێ دەبتەوە. و بەڕاستیش ئەم ڕگ لێبوونەوەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئینەها حالیقە، دەفەرمی دەتاشی، بەڵام سەرتان ناتاشی بەڵکو دینتان دەتاشی. دین سبحان الله. ئەتو بینە پێش ساوی خۆت کابرایەک موسەکی دەینی، موسەکی ئەسڵی دێ سەری خۆی پاک دەتاشی، ئەو سەری سفر دەکا. دەزانی ڕق و عقد و بغز و چینە لە ناو دڵ دینەکەت ئەوها وەکو ئەوی سەرت دەتاشی، سفری دەکات. سبحان الله. چۆن حەسوودی حەسەناتت دەبا، ئەوە نەک حەسەناتت دەبا بەڵکو هەدینیشت دەبا. سبحان الله. بزانت چەند خەتەرە ئازیزم، هەر ئاگاشمان لێ نییە ئەوها خەتەرە. بەشەن لۆ ئەو عقد و بغزە لە پایچی هەر لە بۆ دنیای تخوا، هەبوو لە بۆ دنیایکی فانی، هەر لۆ چار پێنج ڕۆژی ئەو دنیای ئەو عقد و بغزە هەرگرم بەرامبەر موسڵمانان. تخوا حەیف نییە، بۆ دڵی خۆت پاک ناکەیتەوە، بۆەوە ناکەی ئەو دڵت هیچ بغز و عەداوەتی تێدا نەبی، هەتا خوای گەورە پڕ ڕەحمەتی خۆی بکە، پڕ دووری خۆی بکە، هەرچی فیوزاتە کە دەباری بێتە سەر ئەو دڵت. عەزیزانم وەڵڵاهی دڵک عەقد و بغزی تێدابی ژیانیشی تاڵ دەبی، هەر بە عەقد و بغزەوە دەژی، هەر بە ڕقەوە دەژی. زە تەعاملی لەگە ئەو کەسێک کە ڕقی لێ دەبتەوە زۆر تەعاملێکی ڕق و ناخۆش دەبی، یان دەبی وەکو منافقان بەڕووی پێ بکەنی و لە دڵیش خۆت بخۆیەوە، یان ئەوەتە دەبی ڕقی لێ ببتەوە تەعاملێکی ناخۆشی لەگە بکەی، کەواتە هەردوو بارت ئەتۆ هەر زەرەرتە. بەڕاستی ئینسان دەبی نێری عەقد و بغزی لە ناو دڵی کۆ ببتەوە. سام با دڵسام بی. ئەوانەی کە تەعاملیان لەگە دەکەی بەشەرن کاکە، غەڵەت دەکەن، قسەیەکی ناخۆش دەکەن، هەڵوێستێکی خراپ دەنوێن. کوڕە هەرجێشی مەدێ، شەوان کە چووە سەجێی خۆی خۆت و محاسبەیەکی ئەعمالەکانی خۆت کرد، ئەمن بزانم ئەوڕۆ چم کردیە و چم نەکردیە، و کە زانیت ئەلحەمدولله ئەوڕۆکە عیبادەتێکی جوانت کردیە،
نوێژەکانت جوان کردووە، تەسبیحاتت کردووە، خێر و خێراتت کردووە، ئیشی خۆت مەزبوط کردووە، ئاگات لە ماڵ و منداڵت بووە، دی حەمد و سەنای خوای گەورە بکە و هەرچی لە دڵیشتە فڕێدا ئەو قسەی پێگوتی، ئەو ڕقی لێت بووە، ئەو غەیبەتی کردی، ئەو باسی کردی، ئەو منافەسەی کردی، ئەو یانی شتێکی کردی، کوڕە هەمووی لە دڵت ببە دەرێ، بڵێ خوایە ئەمە لەبەرت تو، وەڵڵاهی لەبەرت تو، هەرچی بغض و عەداوەت هەموو فڕێدا گەردەنی هەموو خەڵکەی ئازابی، بزان چەند بە ئیسراحات دەنووی، بزان خەوت چەند خۆش دەبیتن. سەحابەیەکی پێغەمبەر هەبوو عەلەیهی سەڵات وەسەلام، ناوی ئەبوو ضەمضەم بوو. ئەبوو ضەمضەم فەقیر بوو، بەڕاستی یعنی دەستی کورد بوو، و پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام ئەسحابەکانی هان دەدا کەوا خێر و خێرات بکەن لە بۆ یەک لە غەزوەکان. ئەبوو ضەمضەم تەماشای کرد، ئیمامی ئەبوبەکر بەهۆندە زێرەوە هات، ئیمامی عومەر بەهۆندە زێرەوە هات، ئەو سەحابە دەهات، ئەو دە خورمای دەهینا، ئەو دەهات، ئەو دە پارەی دەهینا، ئەو هەموو گەنمەی دەهینا، جۆیدان دەهینا، ئەو هیچی نەبوو بهینی. سبحان الله، زۆر غەمی خوارد. بەڵام گوتێ پێغەمبەری فەرمووی یا ڕەسوول الله، وەڵڵاهی ئەمن هیچم نییە ببەخشم، بەڵام یەک شتم هەیە، یەک شتم هەیە. گوتی چییە؟ گوتی وەڵڵاهی کە دەنووم لەسەر جێ خۆیم کە وەختی دەخەوم، دەرێم خوایە گەردەنی هەر هەموو خەڵکی ئازابی، ئەوەی غەیبەتی کردم، ئەوەی باسی کردم، ئەوەی زەنی خراپی پێ بردم، ئەوەی مەسەلەن قسەی پێگوتم، ئەوەی هەموو گەردەنی هەر هەمووان ئازابی خوایە، ئەو زەدەنوو. گوتی خوای گەورە ئەو سەدەقەم لێ قبول دەکە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ بەیانی فەرمووی کە ئەبا ضەمضەم، لە نوێژی بەیانی کە نوێژ تەواو بوو فەرمووی کۆ ئەبا ضەمضەم، گوتی بەرە یا ڕەسوول الله، لە سەفی نوێژە گوتی ئەو من ئەلێرەم، فەرمووی خوای گەورە ئەم شۆ سەدەقەکە کەتی قبول کرد. الله، سەدەقەیە وەڵڵا، وەڵڵا سەدەقەکەی هیچی تێناچی، هەر لە دڕا دانیشە بری خوای گەردەنی ئەو هەموو خەڵکەی ئازابی، والله خوایە لە ڕۆژی قیامەتی هیچ حق و حیسابەکەم لەسەریان ناوێت، گەردەنیان ئازابی، واللهی خوای گەورەت لە توش خۆش دەبیت، مادام ئەتو خەڵکت عەفو کرد، مادام هیچ لە دڵی خۆت نێشت، خوای گەورەش هەم دڵت پاک دەکاتەوە، هەم لێت خۆش دەبی. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشتە بوو، ئەسحابەکانیش لە دەورە و بەری دانیشتە بوون، قسەی لۆ دەکردن. لە ناو قسان فەرمی ئێستا یەکێک دێتە ژۆرێ لە دەرکەی مزگەوتێ ئەهلی بەهەشتە. ئەو بەڕاستی موژدەکی گەورەیە، موژدەکی زۆر زۆر گەورەیە. ها وەڵڵا هەمووش تەماشای دەرکەیان کرد، زانی چێ دێتە ژۆرێ؟ دیتیان سەحابەیەکی فەقیر هاتە ژۆرێ و تازە دەستنوێژی شوشتە بوو، نعلەکانی تکرەمون بەدەستی خۆی گرتە بوو، ئەوە دەستیشی بڕدێنی خۆی دادەهیدا و ئاوی دەستنوێژی داهاتە خوارێ، نعلەکەی دانا و هات دۆر کە ئاوێژی کرد و لە خزمەت پێغەمبەری دانیشت صلی الله عليه وسلم. سەحابەکان يعني گوتیان معقولە ئەوە؟ ئەخەنە نێک لەو سەحابانەیە کە لە غەزایە لە هەمومان ئازاتر بی، نێک لەو سەحابانەیە کە لە خێر و خێرات لە هەمومان خێرکەر و خێرکارتر و بە سەخیتر بی، نێک لەو سەحابانەیە کە لە هەمومان بە خزمەتتر بی لە بۆ ئیسلام، سەحابەیەکی فەقیری غەریب و حەد نیوە لە نیوە هەناشی ناسن. لە ڕۆژی دووەم عەینەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەوڕۆ یەکێک لەو دەرکە دێتە ژۆرە ئێستا ئەهلی بەهەشتە. سەحابەکان گوتیان دەبێ ئەوڕۆ چێبی یا ڕەب، دیتیان عەینەن پیاوەکەی دوونەیە، ماشاء الله ئەو پیاوەکەی دوونەیە، پێیان غەریب بوو. ڕۆژی سێمیش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عەینەن فەرمووی ئێستا یەکێک دێتە ژۆرە ئەهلی بەهەشتە، وتیان یا ڕەب دەبێ ئەوڕۆ چێبی، هەموو تەماشای دەرکەیان کردیە، عەینەن پیاوەکەی دوونێ و پێرەیە کە دێتە ناو مزگەفت و دەوێ بێ لە خزمەت پێغەمبەری صلی الله عليه وسلم دانیشت و شتێک فێر بیتن. یەک لە سەحابەکان فەرمووی بۆ مەرەقم، واللهی دەبی بچمە ماڵی بەس بزانم ئەوە چ دەکە یا ڕەبی، ئەو زکری تەسبیحاتی شەونوێژی قورئان خوێندنی دوعای چی هەیە؟ ئەو پیاوە خوای گەورە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سێ ڕۆژە موژدەی دەداتێ دەری لە ئەهلی بەهەشتە. وەڵڵا هەستا کە نوێژ و تاعەت و مەجلیسەکە تەواو بوو، ڕۆیشتەوە بەدووی کرد، گوتی ئەرێ کاکە وەڵڵی ئەمن ناتوانم بچمەوە ماڵێ، دەکرێ میوانداری تو بم. گوتی فەرموو بەسەر چاوان تا عادەتی ئەو عەرەبانەوە بوو، هەتا سێ ڕۆژان لێیان نەدەپرسی لۆ چە هاتی، هەتا سێ ڕۆژی ڕەبەق لە میوانیان نەدەپرسی لۆ چە هاتی، پاس سێ ڕۆژەکەی ئەو زادە دۆت کاکە بری خزمەتت کەم لۆ چە هاتی.
بەڵام ئەمە میوانمان بێ بەخوای هەنی و سعاتی یەکەمە لە پاش دی سعاتەکەی نەڕوە یەکسە دەبی پرسم کاکە لۆ ساهاتی ئەنی ئەمە بزانن فەرقی هەیە وەخت خۆی عەرەب بەڕاستی ئەهلی ضیافەت و کەڕەم و میوانداری بوون. طبعا هەسا بەدووی کەت ڕۆژ چۆ ماری کابرای شەوێ نەنووست بەس تاقیبی کرد بیدوێ ئەو کابرایە دەستنوێژێکی شوشت و تەخت لێ نووست حتا پێش نوێژی بەیانی بە نیو سعاتی پێش نوێژی بەیانی هەستا هەندێک شەو نوێژی کرد و مەلا بانجی دا و ڕاست ڕۆیشتە مزگەوتی پێغەمبەری عەلەیهی سەلام وسەلام ئەویشدەگەری چوو نوێژی بەیانیان کرد و هاتنەوە و نانی خواردی چۆ ئیشە ئەویشدەگەوی چۆ ئیشە ئێوارێ هاتنەوە دووبارە عەینەن ئیش هەتا ئێوارێ بوو هاتنەوە ئەم سێ ڕۆژی ڕەبەق ئەو کابرای بەس تاقیبی ئەو سەحابەی کرد دیتی وەڵڵاهی وەختی هۆشی کوردەواری خۆمان بنێن وەختە برێن بە خۆم بەدیوترم لەوەی کاکەوە هیچ ناکاتن ئەوە هەشت ڕەکەعات شەو نوێژان دەکا و نوێژی بە جەماعەت دەکا و دەستە ئیشێ بدێتەوە هەر ئەوەندە ئەدی ئەو فەزلە گەورە ئەو خەڵاتە گەورە ئەو مژدە گەورە ئەو مبەشیرە گەورە کو دەبی ئەوە گوتی ڕۆژی سێم گوتی وەڵڵاهی کاکە بۆ خوای ئەمن هیچ موشکیلەم نەبوو بەس وەڵڵاهی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سێ ڕۆژە دەرێ ئێستا یەکێک دێتە ژۆرێ ئەهلی باشە هەر سێ ڕۆژ ئەتوو دەرچووی وەڵڵاهی ئەمیش هاتم بزانم ئەتوو چ دەکەی لە ماڵێ عیبادەتت خواپەرستیت زکرت تالیلت قورئان خوێندن بزانم چ دەکەی دوێ مەرەقم کرد بێم تاقیبت بکەم بەسکم شتێک ئەوەی کە ئەتوو دەدەی ئەمیش ئەنجامی بدەم هەتاکو ئەو خێر و فەزڵ و گەورەیەم بەبەرکەوی و کە ئەتوو بەبەرت کەوتووە فەرمی کەواتە باشە تاقی کردم گوتی ئەرە وەڵڵا تێدە بە وەڵڵاهی هەر ئەوەندەیە کە دەیبینی یەک شتی سیلی زیاترم نییە بە خودای هەر وەکی دەنوم و هەر دەسم لە شەو نوێژ و هەشت ڕەکەعات شەو نوێژ دەکەم و دەسمە نوێژی بەیانی و دەسمە ئیشی حتا ئێوارە دێمە و دەسمە نوێژی هەر ئەوەندەیە کابراش وەختی ومڵمە سبحان الله کوی عن ڕۆیشت پێش ئەوەی قیسێک دوورکەتەوە گوتی وەرە وەرە سەحابەکە بانجی کابرایکە گوتی وەرە وەرە گوتی بۆ خوای شتێک ماوە پێت بڵێم ئەویش ئەوەیە وەڵڵاهی لەو دڵێ من نە بوغز نە عەداوەت نە حەسوودی نە ڕق نە کینە نە هیچ شتێک نییە لە ناو دڵم بەرامبەر موسڵمانان ئەو زە کابرا گوتی فەرمی وەڵڵاهی ئەوەیە ئەتووی گەیشتە ئەو دەرەجەی وەڵڵاهی ئەوەیە فعلاً ئازیزام وەڵڵاهی ئینسان ئەگەر دڵی پاک بوو ئەگەر دڵی هیچ بوغز و عەداوەت و ڕق و قینەی تێدا نەبوو وەڵڵاهی ئەو دڵە لەکە خوای گەورە زۆر خۆشەویستە ئەو دڵ پاچێ دەتباتە بەهەشتێ ئەم دڵ پاچێ وەندێ دەکا قەسەم بەخوا بە نووری خوای گەورە شاد بی بەو فیوزاتەی کە خوا دەیبارێنی بۆ سەر دڵی عەبدە ساڵحەکان پێ بارەمان دەبی ئەمە بەڕاستی ئەگەر دڵت پڕ عقد و بوغز و قینە و ڕق بوو بەخوای ئەو دڵە خوای گەورە تەمەشای ناکە ئەو پێت بڵێم کە خوا تەمەشای دڵەچی ناکە پڕ عقد و بوغزە پاشانیش ئەم دڵە مەحرومە لە هەرچی بەرەکەت و فیوزات و ڕەحمەتی خوایە کە دەباریتە بەداخەوە کەواتە بەڕاستی ئازیزانم ئەی ئەو کەسەی دەوێ ببێ سالیک ئەی ئەو کەسەی کە دەوێ بڕۆی بەو دڵت بڕۆی هەتا نێزیکی قوربی خوای گەورە دەکەی نەرمەنزیلەی مشاهدە وەرگری مەقامی ئیحسان وەرگری بەخوای ئەگەر دڵت پاک نەکەیتەوە لە بوغز و چینە و ڕق و قینە بە خودای ئەتوو بەو فەزلە و بەو مەقامە و بەو دەرەجاتە ناگەی کەواتە دەبێ ئەوەل زاری بەڕاستی بین ئەو دڵانی خۆمان پاککەینەوە ئازیزان ئەو دڵی خۆمان پاککەینەوە لە هەموو بوغز و عەداوەتێک باشە بۆ ڕقم لە خەڵکی ببتەوە بزانم ئەو کەسەی کە تەمەشای دەکەی یان لە تو گەورەترە یان تەمەنی تۆ یان بچووکترە دەی ئەگەر لەگەرە تۆ پێی بڵێ وەڵڵاهی ئەوە خوا ئەو کابرای خوای لە من زیاتر پەرستووە عیبادەتی لە من زیاترە خێر و خێراتی لە من زیاترە سوزدە و جومعە و جەماعەتی لە من زیاترە ڕەمەزانی لە من زیاتر گرتووە کەواتە ئەم لەوی بچووکترم ئەم بۆ ڕقم ببتەوە ئەگەر هاو قەریبیشی تووە هاو ڕەفیقی و قەرینی تووە بڵێ وەڵڵاهی احتیمال ئەوە خێرێکی هەبیە من نەزانم احتیمالە سەدەقەکی هەبیە من نەزانم عیبادەتێکی هەبیە من نەزانم دیکەواتە ئەوە هەر لە تو باشترە بۆ ڕقم لێ دەبتەوە و ئەوەی بچووکیشە ڕاستی ئەو کەسە بۆ ڕقم لێ ببتەوە کاتێک کە گوناحی لە من کەمترە کاتێک کە بێفەرمانی خوای گەورە لە من کەمتر کردووە بێ ئەمری خوای گەورە کەمتری کردووە دەفتەری ئەعمالی کەمتر پیس بووە لە گوناحان دیکەواتە ئەم ڕقم بۆ لە خەڵکی ببتەوە ئازیزم ئەگەر لەسەر ماڵی دنیای ڕقم دەبتەوە ئەوە خوا بدا بەشی کردووە خۆ مندا بەشم نەکردووە ئەو تەقسیمی خوایە چۆن ئینسان لە تەقسیمی خوای گەورە ناڕازی دەردەبڕی چۆن لە بەخشش و عەتای خوای گەورە گلەیی دەکەیت وان نییە ئەو هەموو خوایە دیکەواتە مادەم هەموو شتێک بە ئەمر و ئیرادەی خوایە هەموو شتێک بە کەیف و بە ئەم مەشیئەتی خوایە
ئەمە ڕاستیم وقت نایریم ئەو دڵم ڕق و قینەی تێدابی ئەگەر لە معاملات ئەگەر لە پیشەی خۆت ئەگەر لە شوێنی خۆت وامەکە دڵت لە هیچ کەسێک بێشی با بەرامبەری قسەت پێ برێ با تەقریریشی لەسەر بنووسی با ئەزیەتیشدا لەبەر خۆی گەورە ئازادی کە لەبەر خۆی گەورە لێ خۆش بە لۆی خۆی گەورە لەو ئاەتەی ناردە خوارێ وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم زين آية له تخواري كاتك إمامي أبو بكر مصطح كمال فقيرك بو بخو بدا شي خيري بيدا كردن بلام كفتنة كبيدا بو بختانيا بدايا عايشة كرد أو مصطح سبحان الله أو بختاني بلاو ذكر دولا ناو مدينة إباشا وإمامي أبو بكر بخيو دكا بخو بداكوا همو ما جينا فقد دا بارتان داتي أو زادتي بختانك كتي إمامي أبو بكر بلاو دكا وكخزاني بيغمبرا صلى الله عليه وسلم حكو أو نمكا كورينا كليكو أو نمكا لفي ساو نبو بلام كاتك أو آية وبراءة باتشي دا عايشة هات أخواري طبعا أوانا دبي حدي بختاني اللي يدر بكريتن إمامي أبو بكر زوزر عاجز بوبوي كأو بياوة كبخيوي دكا همو ما نجيب أخو بداك أو زأو هاي بران بركت شتي لدى الخربوها بلام خواي قورا آيتي نار دخواري وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم أول زاري عفيان كان هيتس اللي ضل مني صفح ضلت باكا ولا قر اخذوا بغزونا راحتي حزنا كان خواليتان خوش بي قلت بلا يا رب إمام بكر فرمي بري يا رب والله حزم ليليم خوش بي لو يكسر قراوه مستحي حمو مانجي معاشو عطايا كي خوي لبو داوة عزيزان دبا إيمش أو هابين والله أو ضلا هم خواش خوشي دبي وهم خلشش خوشي دبي تاكو ديدارو بس كردين خوشي تر بخواي قورتان دسبرم السلام عليكم ورحمة الله وبركاته.